سڵاتان لێ بەدایزدانم کاتتان باش وا دەرمەم لایەک زۆر باش بن دڵخۆشم بە درێژایی مانگی ڕەمەزان پرۆگرامی خەڵاتی دیمەنم پێشکەشکردن کەوا لە جژنیش نزیک بووینەتەوە بۆ ئەمڕۆ پرۆگرامێکی زۆر تایبەتم بۆ ئامادە کردوون و بێگومان کۆمەڵێک پرسیاریشم ئامادەیە تاوەکو دیاری باش بدەم و خەڵکیش لەخوانەوە جێژنێشتی پێ بخڕن تا کۆتایی پرۆگرام بینەرم بن زانمەم ئێوارەیەش کێ وەڵامی پرسیارەکانم دەزانێت. والله تلوينا الله بيتر بشكل والله من لا عندها زيادة كشتكالهم وهجلهم أول شروع لا والله متى طلبي مايكروبيولوجي أي ربي ليش تنصاغ بيتن بيولوجي زور جرانيا ولی والله درسك يعني فرصة بس مزبوط إنك قريب دوري الناس لا أنا برو إن شاء الله لدهات إن شاء الله إن شاء الله دهات تام بعزب إن شاء شاء الله. الله هشتك مكتوبة مش باجنا وزور والله هي تشبهش بلو خلافة والله باشا عايبين نا عيبين يا لازم تجمين هريبين باش بقول بيت خوش بتست باشا والله وخوم خوني قرم هو بس نبو نعم إن شاء الله قال لإيديك قولة بودة كاتو ما تشردني مش تكر بدلي خوما بيتن وين ليش تعصام في نظام لقى رمضان يكوي هاي خراب وا لو بس تمدي بسيج برسي دبيت تقبل رمضان فين كيف برسي دبيتن لا والله رمضان إيش خوش الحمد لله خوي قولي بزياد بيوصل رمضان كان خوش أري والله قاشو أنا عندي خوي أنا شباش يجي خوي أنا شباش أخيرا وبيدتي يعني عزوجت الأخواردي زور بوين يا عجلت أخواردنا زور والله إخواتنا كانوا بعمدكم مسلمين بس دوغا وخوشون دوغا وفي وخوشون والله من زيادة العزم دول مو بشتي سورة فيها والله كم فيها وهي حزينة دول ما يبيتها بقرا يعني داخلي بس ضلينا من عزم ليه والله اليوم مصدور خوشة والله أري والله الله بعز عزم دول مكاك زور خوشة لبروجرام خلاصي ديما لقطانا فرسيارك تاني لكم أجر زين كانوا مجاري كان فيش كشكا طلبي زيرك نو دبي والله ما كش مزانة شجرة أونية بابا زيرك نزيك تام باش أجر زيرك نبانة دتونا وزيانة ونيا شو باش بسيارتي آسان تاني لكم لاني أو بزاني بسياركم ضل أو شتتيا كإسكاكي لدروية وجوشتكي لجوروية كمشا حكسي همو بهرتي آجل وبالمروف وما هم أنا إسكمان لجورية بلام جوشتكا مان لدريا بلام شتك هيكا إسكاكي لدريا وجوشتكي لجورية إسكاكي لدريا بابا جوشتكي لجوريا بابا يعني هو عكسي بسياري بشريتها يلا شتي أحسن كاري أحسن كاري آسان كاري لبوكم أتوشتكي بلي فكرم لقويز ناتي بلم فكرم لقوش تشوى ناتي بلي ما هو بسيارة أخروا حيوانات أخوان حيوانات شو صار دوليان هذه بيشتري جد لي بواتيا مثلا يصير دولياي ولا والله نخو لا شو صار بشتكي رقم إيه. أها بيانغوت چه پیگوت چه پیچی گوت قبينا كنا هدیه که دی باش که لگرم من مادم بیانگوت ست خواستم پیش کس نکن لا والله لو كنا بسر هاتی چی خوش لکاتی دوام تشتام بو بیته لا تشمع هو بس لو على حتما بسر هاتی خوشه هی لکولیه و هذا والله دوام هي مشتشي أو دودوي اشتشي واني بفكرهم بيتم یلا تشتم پیش کس کن والله يداوي دست خوش بیتن ولی با زور زور راستا پیم خوش بزانی پیروز بی بخوانی 50,000 أنا برزت وليد كاكولي سالاش كاك سالال بتيو خريكن سلكن والله إشي كهربائي وهر إشي كبيديكي تيلش طاو إن شاء الله يا وبي إجنبي باجنيا أريو ميم إيشا كبي بيتي وين لك بتيو والله من تكسير تيلش طاو إن شاء الله لقى رمضان يكون الحمد لله باجدر ولا روي تنام خلاص أيوة. ليش نحا أريو والله لتمندر وين أنا والله يزود رواتب كمان دريش بن إن شاء الله باص ده كم لقيتوش خوش لقى بيا عمود جماعتي لا بروجرامي خلاصي ديما لقلطانم برسيارك تاني دكم اگر زين تانو مجاريك تان بيشكش دكم اگر نشتان زاني بيان گوشتاكم بيشكش بي باشا تو باش ده باشا
پرسیارەکەم دەڵێ گۆشتی کام زۆری باڵندەیە ئەگەر بی خۆی حرامە بەرەس باس باڵندە باس باڵندە باس 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 نایگۆڕم دڵنیانە باس نەخێر ئەوی دوندوک خواربی ئەوە دندوکی خوارە ناخورێ گۆشتی ناخورێ حتمەنەوە لەگە هیچ زانیە ئەوە دندوکی خواربی ناخورێتە باڵندەی باس باس هەر باڵندەک ئێ. دندوکی خواربی ناخورێتە یعنی دندۆکی تیژ بیت ئەوە ئەوها خواربی خواربی. قەوز بیتن ناخورێتن حرامە دەست خۆش بیتن یا خۆز چه هاتانی کەم زارەتان ئەوە گۆتی بەرەس ئەو گۆتی بەراگە تۆ دگۆت یەڵە شتێک خۆشم پێشکەش بکە وڵی ئەمە ئەو ڕۆژی لەگەوەی دەڕۆیشتین ئێ خۆی لە هەیکەلەشی داگۆتی عفۆن عفۆن فەقیرێ بەیز کابرا لەسەر خۆی نەبووە لەمەی هەیکەل بە هەیکەلی برادەرەکەش لەسەری کردی لوکتا هەرێ وەڵڵا دەستا خۆش بیت زۆر سپاس وەڵامەکەش زۆر ڕاستە پیرۆزبی بێخانی 50,000 داوەتی بکە چایەکی خۆش لێ بکە. تازە لەوم کڕی دوو چایت کەس لەوم بۆ دەکڕم لە دەست خزمەتی خۆش بیتن هاتینە لە بۆ جێژنێ زرچی بخنەوە منداڵان دەبی زولویان حاضر بکەن دوایە وەنیە دەی لەشتان ساغی شا جێژنە زۆر مەر دەبی ئامادەکاری بکەیت وەنیە دەستان خۆش بکەن لەگە ڕەمەزانێک کوو بوون والله باشە الحەمدولله ڕەمەزانێکی خۆش بوو زۆر خۆشە جەوەکەی زۆر خۆشە گەرمانیە چ خوبی لەگە ڕەمەزان زام ئێوارێتن لە بۆ کاکەی لێ نابوون والله يعني میوان بوون چ لۆ لێ نابوون الله شيء من دەیدە دەستت خۆش بیتن یاخوا دەستایی کامیان خۆشترە والله فەرقیان نیە نا، دووچان یەکەکان خواردنیان هەر خۆشە نانە خۆشترە. خواردنیان خۆش هەردووچیان بەخوای هەرێ والله توش مشکلە مەکە کاکە نانە تش مشکلە نابین ئینشاءالله ئینشاءالله دەستان خۆش بیتە لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارێکتان لێ دەکەم ئەگەر بچێ لای ئەوان دەگنیسی بنۆلێک مەمنونتان دەبم پرسیارکی ئاسانتان لێ دەکەم ئەگەر نەتانزانی ئینشاءالله دەیزان بەس ئەگەر تانزانی بێن گۆشتەکەم پێشکەش بەس قورآن پێشکەش داوای گورانش توامە نا ئەمە مەبەستم گۆرانی نیە مەسەڵەن پێشکەشکردن هەر گۆرانی نیە بەس سەرهاتێ نوکتەیە قسەی خۆشێ بەتەمای خۆی ئینشاءالله ئینشاءالله پرسیارەکەی دەزانین دێڵە ئینشاءالله پرسیارێکی ئاسانتان لێ دەکەم پرسیارێکی چیان پرسیارماسانە خۆ پێی نەکەن پرسیارەکەم دەڵێ ئەو شتە چییە بیگیری نایخۆی ئەگەر بی خۆی ناگیری ڕۆژیە دڵنیای پرسیارەکەم دەڵێ ئەو شتە چییە بیگیری نایخۆی ئەگەر بی خۆی ناگیری ڕۆژیە ڕۆژی مانگی ڕەمەزانێ دڵنیای تەکیدێک روز بروجي دبي يجرينا بس بروجي نبي خواردن واحد ئەگە بە ڕۆژی نەبی تەواو قسەکەت ڕاست خواردن. قسەکەی ڕاست بەس هێشتا من ناریم وەڵامەکەت ڕاستیان غەڵەتە بزانم مندارەکانت عاقڵن بە قسەت دەکەن الحمد لله بە قسەی داکتان دەکەن ها بەڵێ حالی ناکەی پۆلی چەندی زين سێ دێتۆ توی زیرەک لە مەکتەبێ بزان بەم بۆ شتێکم پێشکەش بەر زیرکت لە بۆ کڕینە هێشتا نەکڕیا شتێکی خۆشی پێشکەش بکە لە زیاد خێزانە بەسەرهاتێکی خۆش بەسەرهات ئەو کاتێک بەسەرهات ناگەنە بەسەرهات زۆرە هەروڵا خواردن لە دەستایە قەت نەستایە بس اخوان نزل ئەی وەڵی دەست خۆش کابان دەبی ئەو هابیتن وەنیە یەڵە دێڵە شتێکی خۆشم لە بۆ یاڵە دەی لە دەست بگرێتە شەکامی لێ بکە قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا شوشە و پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تنگانە ئازامی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئەی دەستت خۆش بیتن وەڵامەکەش زۆر ڕاست و خاتون پیرۆز بی بێخانی 50,000 شتی جوانیان لۆ بکڕات دەستان خۆش بێت دەستان خۆش بێت هاتینە شتی لە جێژنەی بکڕن آره والله بس شام مدام نبوده كريم وا. آره والله دەی زوو بکڕین هەندە نەما زوو بە خۆ نەکەوی أكيد إن شاء الله بعد كانش ما نسين ئیشاڵڵە ئیشاڵڵە لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتن پرسیارێک لەگەڵ ئەگەر زانین دیاری پێشکەش إن شاء الله ئیشاڵڵە پرسیارەکەم دەڵێت دەرگای دۆزەخ ناوی چییە
شاء الله هەمومان دەچینە باشتێ و کەسیشمان ناچینە ئەولایە سیارش کام لێ بکەم بزانم ریاضی عادەتەن وەڵی پرسیارەکە بەخۆی ئاسانە و زۆر ئاسانە بەس لۆگەکەی وەڵڵاه نازانم پێی دۆزەخ گوت باش نەمازانی بەس دۆزەخ دەرگای دۆزەخ ناوی چییە؟ باشە پرسیارێکی دیکە لێ دەکەم پێغەمبەر ئیسماعیل چەند جار ناوی لە قورئاندا هاتووە؟ ژمارەی بڵێ ئاسانکار لە بۆ دەکەم بەس بام بڵێ ینی سەرەوەی سەدە یان خوارەوەی نا سەدە خوارەوەی سەدە خواری 50 نەک سەد 27 ئەگە دوا وەڵامی بدە من بیستونۆ دوا وەڵام نایگۆڕی تەوا وەڵام بیستونۆ ئەگەرە بۆ گەونە ئەدی هیچم پێشکەش ناکەی ناڵای بەسەر هاتت چی خۆش خۆی بەسەر بەسیەوە خەریکی چی ئیش دەکەی وەڵا کاسم تێلش سلام. ساڵ لە کات کار و کاسبی خۆدا ڕوودا و ڕوودا بیتن مەخوای زۆرە بە سوچی دەڵێ هاتنکە لە پێشکامی شتەکان بە تایلو نایەتەوە هەمووی ئەو مشکلەی هەموو مشکلەمێ ئێستا احتیاجی کامیلەکەی داین احتیمال لێرێ زۆر شت لە باسکەم ئەوێ مشکلەکە ئێستا بیستن و دوا وەڵامدا وەڵام دەڵێ خۆش بیتن ئەم ئاسانکاریم لە بۆت کرد بەس ڕاز نییە زۆر زۆر سپاس دەکەم لە سینگۆش خۆش بوو خۆشحاڵ بوو مەکاناڵی دیمان لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارەکە لێ دەکەم ئەگەر زانی من جارێک تشبێت پرسیارەکەم دەڵێ دەرگای دۆزەخ ناوی چییە؟ مالك مەلیک مالك يا مالك مالیک ئەوجا دوا وەڵامی بدە پشتی خۆت جميع يستوي جميع يقول مالك مالیک دڵنیای نایگۆڕی لا مالك يعني بس مالك يا مالك مالیک خاو دوا وەڵامی والله ما- ئەوڵاتونە چیە لە چی تۆ لەگەڵتا أو خشكما خوشتا رجعنا ما زلتش خشكما دەڵێ يلا بس مەسەلەکەی بەس دوایە پێ لا ولا كلمة ئیشاڵڵا هەرەوەها دەبن پێکەوە سلام شتي دري خوشة شتێکی خۆشم پێشکەش ناکەی کافێخان بەسەر هاتەچی خۆش زەحمەت نییە منداری گچکە و بەرە وەڵا. ئیشکردن پێکەوە مرة والله زحمة بلان أرشيج ناقرسته ونێت خوا بس كيا هم ديما خوي في مالدي ترى ئەولۆ هەیە إرسالتي برنامج في شاشة في بزلانيا وكاكاني كان في مالدي تي في يلا خوا باريكوتك ئەم ماندیتر نەنگۆ هاکەیت خۆتانە دەرێن ئەمە ماندیتر نعم حتما أنا عارفة في مالدي ترى دەست خۆش بیتن گوتت مالیک وەڵامەکەت درجة يعني أو اللي حكينا دەرگای دۆزەخ دەرگای جەهەندەم ناوی چییە؟ أها درجة وزاخ رفعني وش مدزاني لا لا پرسیارەکەت لە بۆ بگۆڕم هل والله بيكورا پێغەمبەر ئیسماعیل چەند جار ناوی لە قورئاندا هاتووە اسم بيتر زور هاتي والله کەمترە لە سی بس بيتر ئەو دوای دەری لە دەشت کەمترە کو دەبیەوە وهي كم زار لا برامبر كاميرا ما راسا. أصلا كانت شيء باش ئەیبی ئەتوژماری چی بڵێ گەڵ ڕاستە راسا بگۆڕە كم ترزياتي ناتەواو ئاخر دوا وەڵامم بدە دوا وەڵامی بدەم ئاسانکاریم لە بۆت کرد بەخوای لا والله ايش تجار؟ هەشدە دوا وەڵام تا بعد لا والله بدي راس بيان ئاسانکاریم لە بۆت کرد پرسیارشم لە بۆت گۆڕی بەس دەست بەداخ خۆش وەڵامەکە ڕاست نییە بەس زۆر زۆر سوپاس سوپاس، دەکەم. پێ خۆشحاڵ بوو لەگەڵ. پرسیار لێ دەکەم ئەگەر زانی من جارێک پێشکەش دەکەم پرسیارەکەم دەڵێ پێغەمبەر ئیسماعیل چەند جار ناوی لە قورئاندا هاتووە هاي أسا كان يكون هناك ولكن هذا یڵە ژمارەکەم پێ بڵێ سالسة چار جار نه زیاترە سالسة بس لا داي بس روحتم حافظ بيس يلا ئەتوش دەڵێ ده خمس لازم أسا كان يكون هناك بۆ خۆی ئاسانە هي العسل باشە پرسیارەکە لە بۆ بگۆڕم کورتترین وشەی قورئان کام وشەیە سورة فاتحة وشە کورتترین وشە کام وشەیە
سكرية سردە نا کورتتری نوشە لە قورئان والحسن الشنيا نا شتێکی ئاسانە زۆر خودە بحب پێم بڵێ پێغەمبەر ئیسماعیل چەند جار ناوی لە قورئاندا هاتووە ئەو ئاسانترە قصدك 15 جار دوا وەڵامم بدە لابس ينزل لە بیستی لە خوارەوەیەوە ئاسانکاری لا خوارة ويا ما دام أم ديك يدرم دا ده دوا وەڵام بدێ دوا وەڵام دوا والله قصدك ياك قلت له خوارترا نا ئەم گوت لە بیستی کەمترە لابستي كم یەک وەڵامم بدە من جنس پێنج ها تاو دوا وەڵامە والله با دوا وەڵام من ئاسانکاریم زۆر لە بۆ کرد لا والله دەست خۆش بیتن بە وەڵامەکە ڕاز نیە زۆر زۆر سپاس دەکەم ساعتو قلت أوي إذا كي ئەچ گۆتت چەند دوازدە گۆتت 12 بەڵێ تازە وەت گۆت بە قسەی بکەین جارو يدرم من دار مشي لك باشترا بره دەستت خۆش بیتن 12 زۆر زۆر ڕاستە پیرۆز بێ بیا خاوەنی 50,000 بە زۆرە بزان هیچم پێشکەش ناکەی يلا اشتاش وەرە لای من وەرە لای من أبدا أنا باشنا ژینی لادێ سەیرانە دەرسی تۆزە گیرانە ڕۆژی نەورۆ سەری ساڵ دەکەونە هیچ فڵوکە یا جوجیا جۆگەێنە بۆ دەشتن دەغڵودە یا دەربڕینی شاخە یا خۆپەرژینی باغە یا تووتنا یا درە و ناوەستم بە ڕۆژی شۆ فەرقی یان نێرمێر هەرچی دانیشتوالە گشت خەریکی فەرمانن بۆ دەسێنانی نان تا تەواو دەبێت ئاین تێدەبش ئەی دەستت خۆش بیتن ئەچ زۆر زۆر زیرەک وەڵامەکەی منی شزانی و من شەدێکی دوانم دایە ئازیزانم لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە هیوام ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بوو بێت بۆ گشت لایەکمان جەژنی هەموو لایەک پیرۆز بێت زۆر دڵخۆش بکە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتان بووم کۆمەڵێک پرسیارم کرد و کۆمەڵێک دیاریشمدا هیوادارم ئەم مانگە مانگێکی پڕ خێر و بەرەکەت بوو بێت بۆ گشت لایەکمان مانگی لێبوردەیی بوو بێت دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێت خواتان لەگەڵ هەر شاد بن هەر بەختەوەر بن